ماوەی نزیکەی 2 هەفتەیە سوپای تورکیا لە سنووری دهۆک داری تەڕ ئەبڕێت. سەدا 20 ڕێژەی لێخۆشبوونی هاتوچۆش لە سزاکان درێژکرایەوە. سڵاوتان لێبێت. ماوەیە کە بڕینی داری تەڕ لەلایەن سوپای تورکیاوە بە تایبەتیش لە سنووری پارێزگای دهۆک بە چڕی دەستی پێکردووە مەش دوای ئەوەی چەندین وێنە و گرتە ڤیدیۆی جیاواز بڵاو کراونەتەوە تیایدا دەرەکەوێت ئەم سوپایە لە ڕێگەی تیمی تایبەتەوە دارەکانە بڕێت و دواتریش ئەیان گوازێتەوە بە وڵاتەکەی. کامەران مەلا عوسمان ڕێخەری تیمی ئەمریکی کە بە CPT ناسراوە لە کوردستان بۆ 1964 پشتڕاستی کردەوە لە ڕۆژی 20/2024 کاتێک سوپای تورکیا لە سنووری نهێلی لە قەزای ئامێدی دەستی بە دروستکردنی ڕێگەیەکی سەربازی کردووە بەردەوام داری تەڕی لەسەر ئەو ڕێگەیانە بڕیوە و کۆیانەکاتەوە ئاماژەی بەوەش کرد دارەکان تەڕن و لە ڕێگەی تیمی تایبەتیانەوە دەبڕدرێن لە ناو خاچی هەرێمی کوردستانیشەوە دواترە گوازرێنەوە بە وڵاتی تورکیا. ئەو ڕێگە سەربازیەی کە تورکیا ماوەی نزیکەی 2 هەفتەیە دروستی ئەکات کەوتۆتە سنووری نهێلی لە گرێبەهارەوە ڕێگاکە بە پشتی گوندی گوهەرسێت تێئەپەڕێت بە تۆڕێکی ڕێگاوبان بە ڕێگاکانی سوپای تورکیا لە گوندەکانی سەرگەلێ و سگیرێ دەبەسترێتەوە. لا گەڕەکێکی ناحیەی دارەتووی سەر بە هەولێر بەشێک لە هاوڵاتیان دەرفەت ئەقۆزنەوە کاتێک دنیا تاریک دادێت زبل و پاشماوەکانیان لەسەر ڕێگەیەکی گشتی فڕێ ئەدەن. بۆنی ناخۆشیە و پاشماوانە هاوڵاتیانی هەراسان کردووە و شوێنەی زبل و خاشاکەکەی لێ فڕێ ئەدرێت سەر ڕێگای دارەت و ژین هەروەها ژین گوندی باغەمرە فەندیە لە سنووری ناحیەی دارەت و لە هەولێر. بەپێی قسەی چەند هاوڵاتیە کە قسەیان بۆ 1964 کردووە ئەوانە چەند کەسێکن ئەم کارە لە کاتی تاریکی شەو ئەنجام ئەدەن ئەمەش بۆنێکی ناخۆشی دروست کردووە و دانیشتوانەکەی بێزار کردووە. 1964 پەیوەندی بەڕەوەند قادر سەرۆکی شارەوانی دارەت و کرد ئەو دووپاتی کردەوە کە ئەو کارە ڕاستە کە هاوڵاتیان ئەیکەن وتیشی هاوڵاتیان هاوکاریان ناکەن و چەند جارێکی دیکەش ئەو شوێنانیان پاک کردوەوە بەڵام دووبارە پیسیەکەنەوە. وتیشی تیمێک ڕائەسپێرن بۆ بەدواداچون و پاکردنەوەی ئەو شوێنانە لە زبڵ و خاشاک و دواتریش هەمان تیم بە وردی چاودێری ئەو شوێنانە ئەکەن بۆ ئەوەی جارێکی تر ئەو کەسانە و کارانە لە شوێنەکە دووبارە نەکەنەوە. تا بەهاری داهاتوو داشکاندەکەی هاتوچۆی هەرێم بۆ ئەو شۆفێرانەی سەرپێچیان کردووە درێژ کراوەتەوە. بڕیاری درێژکردنەوەکەش لەلایەن وەزارەتی ناوخۆی هەرێمە بێ و ڕەزامەندی سەرۆکوەزیرانی بۆ وەرگیراوە. داشکاندەکە بە ڕێژەی سەدا 20 لە سزاکانی هاتوچۆ تاکو ڕۆژی 31 ساڵی داهاتوو 2025 درێژ کراوەتەوە. شۆفێران دەتوانن تا ئەو وادەیە وەرزی بەهاری داهاتوو بەو داشکاندنە سزاکانیان پاکتاو بکەن. پێشتر هێمن حەمەدەمین وتەبێژی هاتوچۆی هەولێر بە 1964 وتبوو ئەو لێخۆشبوونە هاوکاری زۆری شۆفێرانی کردووە بە تایبەت ئەوەی سزای زۆریان لەسەرە چونکە لە هەر 100,000 دینارێک ئەوان ئەتوانن 80,000 دینار بدەن. سێ پایسکل سوار لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بڕیاریان دەماوەی 300 کیلۆمەتر ببڕن تاکو لە ئێرانەوە ئەگەنە قەڵای هەولێر. سێ ڕۆژ لەمەوبەر لە شاری ورمێ بەڕێکەوتون. ئەمڕۆ گەیشتونەتە سنووری ئیدارەی سۆران و بڕیاریان وایە کەمێک پشوو لە ناو سروشتی باڵەکایەتی بدەن و دواتریش بەڕێبکەون بۆ ناو هەولێر. پەیامنەری 1964 لە سۆران خۆی گەیاندا ئەو تیمە پایسکل سوارە فەرهاد شێخەیەکێک لەوانە بە 1964 ورد بە 2 ڕۆژ گەیشتونەتە خاڵی سنووری حاجی ئۆمەران لەوێشەوە 2 ڕۆژی دیکەیان پێویستە تاکو دەگەنە قەڵای هەولێر. ئەو تیمە پایسکل سوارەی ڕۆژهەڵاتی کوردستان 2 پەیامیان هەڵگرتووە. یەکەمیان مەبەستیان لە نزیکەوە قەڵای هەولێر ببینن دەشیانەوێت گەنجان هان بدەن بۆ وەرزشکردن و لەشێکی تەندروست. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.